دیارە بەڕێزان خۆتان ئاگادارن لە دوای ئەوەی کە برایەکی بەڕێز بە ناوی کاگوەستە عەتا لە چەند ڕۆژی ڕابردوو کە من لە سەفەری حەج بووم لە مەسجید الحەرام بووم بە غیابی خۆم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هەندێ توهمەت و هەندێ قسەی ناڕاست و پێچەوانەی حەقیقەتی پەخش کرد و بڵاو کردەوە. من بە حەقی خۆمم زانی کە یەکەم ئەمڕۆ هەر دوێنێ هاتوومەتەوە یەکسەر ئەمڕۆ بەیانی هاتووم لە بنکەی پۆلیسی سەرسنار و لە محکەمە لێرە داوام لەسەر کردووە کە تەشهیری پێ کردووم کە ویستێتی ناوم بزڕێنێ ئەوە بە داواکە مەجرای قانونی خۆی وەربگرێ. ڕۆژێکیان تازە لە نووسینگەی پەرلەمانی کوردستان بووم لەگەڵ برای بەڕێزم کاک سۆران عومەر پێکەوە دانیشت بووین تەلەفۆنێکم بۆ هات تم فەرموو وتی مامۆستا هەورامان 25 دەفتەر دۆلارم لە لاتە ئەبێ بمدەیتەوە. وتم جەنابەت کێی؟ وتی عەتام. کاک سۆران گوێی پێوە وتی ئەوە کێیە؟ وتم وەڵاوە کەسێکە داوای 25 دەفتەر دۆلارم لێ یەکا. کاک سۆران تەلەفۆنەکەی لێ وەرگردووە دە قسەی لەگەڵا کرد. وتم کاکە گیان هەر دەعوایە کە ئەکرێ ئەبێ یان بچیتە لای لیژنەیەکی شەرعی ئێمە موسڵمانین یان بچیتە لای محکەمەوە. ئەگەر لەو ئیسباتت کرد کە من هەر بڕەپارەیەک ئی تۆم خواردبێ یان لەلام بێ یان هەر جۆرە شتێک بێ ئەو بەسەر چاو بەسەر سەر ئەدەمەوە. تەنها یەک شتی بۆ ئیسبات بوو ئەویش ئەوە بوو کورسی و تەپڵەکێکی کڕی بوو وتبووی بایی 410,000 دینارە کڕیومە با پارەکەم باتەوە. ئەویان بۆ بڕیارداکە وە پارەی تەپڵەکەکەشی وەرگرتەوە 410,000ەکە کۆتایی پێهات. بەڕاستی لێرە ناچارم کە حەقیقەت و نهێنیەکی زۆر گەورە هەیە لەم مەوزوعا بۆتانی پەخشکەم. ئایا ئەم پیاوە لە 6 دەفتەر دۆلارەوە لە دوای ئەوەی لە یاسایی و لە شەرعیش دۆڕاوە بۆ داوای 25 دەفتەر دۆلار لە منەکە؟ ئەگەر لە دوای ئەم وتەیە هەر کەسێک ئەم مافەی سەلمان کە ئەم قسانە بکە ئەم پیاوە بەڕێزە ئەوە ئێوە بە شاهید بن من ئامادەم نەک 25 دەفتەر دۆلار ئامادەم هەرچی سەروەت و سامانێک کە هەمە هەمووی تەسلیم کەم. ئەوەی ناتەبیعیە ئەوەیە کە تۆ ڕازی نەبی بە شەرعی خوا ڕازیش نەبی بە دادگا ئەی بەچی ڕازیەبی؟ ئەتەیە بە فشار بە کۆکردنەوەی خەڵک و فەیسبوک و قسەکردن و بە کۆمێن نووسین من پارەت بدەمێ فشارم بۆ دروستکەی کە ئەوە نابێت. حاکمێکی بەڕێز حکمی دەرکرد کە من پارەم لەلایە لە دینارێکەوە بۆ 100,000 دینار و بۆ 25 دەفتەرەکەی ئەو بۆ 25 تریشی بخەرە سەر و هەلوم مەجەڕا من هەر ئامادەم ملم لەم و باریکترە. بەڵام من کوڕی باوکێکم کە ئەگەر کەسێ بێ بە سەرانە و بە فشار دروستکردن پارەم لێ بسێنێ و خۆم و حیزبەکەم و جەمعەکەم ناشرینکە ئەوە ملم نەک لە مباریکترنیە ملم لە شاخی قەندیل قەویترە. بەڕێزان من خۆمەندامی پەرلەمانی کوردستانم دووخ لە ئەندامی پەرلەمانم هەموو مانجێت نیوەی معاشەکەی خۆم بەو عەقدەی کە هەمان لە بینی ئێمە و کۆمەڵە تەسلیمەکەمەوە بە حیزبەکەی خۆم. تاکو ئێستا زیاد لە 300 ملیۆن دینار من تەسلیمی حیزبەکەی خۆم کردەوە لە پارەی موچەی خۆم. من ئەگەر مێ پارە بخۆم موچەکەی خۆمە خۆم بیان و بە حیزبەکەی خۆم ئەگرم پارەی بۆ ناگێڕمەوە پارەی زەکات بۆ خۆم.